ڕاگەیاندنی نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ عیسا جەمشیدی. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادار بووین کە هاوڕێ عیسا جەمشیدی پێشمەرگە و کادری دێرینی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ عیسا ماوەیەک بوو گرفتار بە نەخۆشی بوو و بەداخەوە سەرنجام لە سەر لە بەیانی ئەمڕۆ 4 مانگی فێڤریەی 2023 دڵی پڕ لە هیوای بەڕزگاری مرۆڤی چەوساوە لە لێدان کەوت. هاوڕێ عیسا وەک لاوێکی خەباتکار چالاکانە لە ڕاپەڕینی ساڵی 1979 لە دژی دەسەڵاتی پاشایەتی بەشداری کرد و هەر لەو سەردەمەوە چارەنووسی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. هاوڕێ عیسا لە بنەماڵەیەکی زەحمەتکێش و هەژاری گوندی نەجەفاوای سەر بە ناوچەی کامیاران چاوی بە ژیان هەڵێنا. هەر لە سەرەتای منداڵیەوە تامی تاڵی هەژاری چێشت و لە ژیانی ڕۆژانەیدا چەوسانەوە و هەڵاواردنی هەست پێکرد. ژیانی کرێکاری لە مەزرا و لە شارە پیشەسازیەکانی ئێراندا ئەوی کرد بە کرێکارێکی وشیار و بەرهەڵستکارێکی پەیوەندیەکانی کۆمەڵگای سەرمایەداری ئەو کاتی ئێران. هەر بۆیە سەرهەڵدانی شەڕشی ساڵی 1970 لە دژی دەسەڵاتی پاشایەتی ئەو هەلە بوو کە هاوڕێ عیسا چاوەڕێی دەکرد تا دەوری خۆی وەکو شۆڕژگێڕێک تێیدا بگێڕێت. وەکو کرێکارێکی وشیار و شۆڕژگێڕێکی دوورەندیش هاوڕێ عیسا دەیزانی کە کاری ڕێکخراو دەتوانێت چالاکیەکانی ئەو بەرهەمدار بکات و ڕێگای سەرکەوتن هەموار بکات. هەر بۆیە پەیوەست بوو با ڕیزەکانی کۆمەڵەوە و لە ماوەیەکی کورتدا بوو بە سیمایەکی ناسراوی ناوهێزی پێشمەرگە و کەسایەتیەکی خۆشەویستی ناو کۆمەڵانی خەڵک. هەر ئەم تایبەتمەندیانە هاوڕێ عیسای کردە ئەستۆداری گەلێک بەرپرسایەتی تا ئاستی ئەندامێتی لە کومیتەی ناوەندیدا. کاک عیسا ئەگەرچی لە خەباتی پێشمەرگانە و نظامیدا توانایی و بوێرەیەکی ئەفسانەی لە خۆی نیشاندا، بەڵام ئەوە مرۆڤدۆستی، وشیاری سیاسی و هیوا بەڕزگاری ئینسانی چەوساوە بوو کە ئەوی کردە خاوەنی ناوبانگ و خۆشەویستی. هاوڕێ عیسا لە نێوکۆڕی یارانیدا وەکو کەسایەتیەک بێڕاڕا، ڕاستگۆ، خۆنەویست، خاوەن ئیرادە و پێداگر لەسەر ڕێبازی سۆسیالیزم دەناسرا کە بە بێپەروا بەڵام بە ڕێزەوە ڕوانگاکانی خۆی ڕادەگەیاند. گومان لەوەدا نییە کە بە مەرگی هاوڕێ عیسا بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی ئێران و کوردستان یەکێک لا وەفادارترین دڵسۆزانی خۆی لەدەستدا. هاوکات گومان لەوەدا نییە کە ئەم بزوتنەوەیە و هەموو خەڵکانی ئازادی خواز ئەمە کناسانە لە خۆبردوویی، دڵسۆزی و ماندووبوونەکانی هاوڕێ عیسا ڕێز لێدەگرن. نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات هاوخەمی خۆی لەگەڵ بنەماڵەی ئازیزی هاوڕێ عیسا بە تایبەت هاوڕێ کوبرا و منداڵەکانی و هاوڕێ تەڵا جەمشیدی ڕادەگەیەنێت. بەڕێز بێت یاد و بیرەوەریەکانی هاوڕێ عیسا جەمشیدی. نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات 4 فێڤریەی 2023